بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دوای 3 مانگ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تاوەکو ئێستا یەکێتی و پارتی ڕێگنەکەوتون لە سەردانانی پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک. ئەنجومەنی پارێزگای کەرکوویش تاکو ئێستا نەیتوانیوە کۆبوونەوەیەکێک لاکەرەوە بۆ ئەم پرسە ئەنجام بدات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چەمتەماڵی شۆ ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دوای زیاتر لە 3 مانگ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە هۆی بەرژەوەندیە حەزبیەوە، پارتی و یەکێتی تاوەکو ئێستا نەیانتوانیوە لەسەر دیاریکردنی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک ڕێک بکەون. پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هاتنی سوپای عراق و حەشدی شابی بۆ شاری کەرکووک، پارلەمانی عراق بە بڕیارێک نەجمەدین کەریمی لە پۆستی پارێزگاری کەرکووک دوورخستەوە. بە تێپەڕبوونی زیاتر لە 3 مانگیش لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تاوەکو ئێستا بەهۆی ناکۆکی یەکێتی و پارتیەوە نەتوانرەوە پارێزگارێکی نوێ دابنرێت و پۆستی پارێزگار لەلایەن ڕاکان سعید لە پێکاتی عەرەب بە وەکالەت بەڕێوە دەبرێت. یەکێتی نیشتیمانی بە پێی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عراق لە ساڵی 2014 لە کەرکووک زۆرینە و لا کۆی 8 کورسی کورد لەو شارە خاوەنی 6 کورسی و پۆستی پارێزگار بە مافی خۆی دەزانێت. دوای لە دەستدانی کەرکووک یەکێتی ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی وەکو کاندید بۆ پارێزگاری کەرکووک دیاری کرد، بەڵام پارتی قبوڵی نییە ڕزگار عەلی ببێتە پارێزگاری کەرکووک. لالایەکی دیکەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوەکو ئێستا نەیتوانیوە کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە بۆ دیاریکردنی پارێزگاری کەرکووک ئەنجام بدات. هۆکارەکەش بۆەوە دەگەڕێتەوە لیستی براتی کەرکووک کە بە پێی هەڵبژاردنەکانی ساڵی 2005 زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنەکە پێک دەهێنێت کە ژمارەی 26 کورسیە، لا کۆی 41 کورسی باهۆی ناکۆکی حەزبی ناتوانن کۆببنەوە و پرسەکە یەکلایی بکەنەوە. ناکۆکی حەزبەکان لە سەر شاری کەرکووک لە کاتێکدایە حکوومەتی عراق لیژنەیەکی پێکێناوە بۆ دابەشکردنی پۆستەکانی پارێزگای کەرکووک بە شێوەیەکی 32/32 بەسەر پێکاتەی کورد و عەرەب و تورکماندا. لیژنەکە لەلایەن تورهان موفتی یاریدەدەری سەرۆکوەزیرانی عراق بۆ کاروباری پارێزگاکان سەرپەرشتی دەکرێت، بەڵام هیچ کوردێک بەشدار نییە لە لیژنەکەدا. پارتی وەکێتی لە ڕابردوودا دروشمەکانیان بۆ کەرکووک بریتی بوو لەوەی کەرکووک دڵ و قودسی کوردستانە، بەڵام لە ئێستادا کەرکووکیان فەرامۆش کردووە. تەنانەت لەم دۆخەنە هەمواری دانیشتوانی کورد تیایدان لە شارەکەدا ئامادەنین لەسەر پۆستی پارێزگار ڕێک بکەون و ناکۆکی حەزبیەکانیان وەلا بنێن. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک ئەحمەد بەخێر بەنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە دۆسی ئەمنیەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بینە سەر پارێزگای دانانی پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک سەبارەت بە ڕاستکردنی دۆسی ئەمنی بۆ پۆلیسی فیدراڵی. ئەمە چۆنە ئەمە لە بەرژەوەندی کوردە کە ئەم گۆڕانکارە لەم 1-2 ڕۆژە ڕوویداوە؟ لا پێشەشی زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دانیشتنە زۆر سپاس بۆ بینەرانیش. بێگومان مۆزوعی کەرکووک مۆزوعێکی زۆر ئاڵۆزەوە تابێتی ئاڵۆزتر بووە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. بەس پێشەوەی من جوابی پرسیارکەی جەناب دەم و حەزەکەم لە ڕاپۆرتەیە دووشت هەبوو ڕاستی بکەمەوە. یەکەمەوەی کە ڕێکەوتن لەسەر دانانی پارێزگایە کە ئێمە پارتی لەسەر ئەوەی کە ناوی شخصێک ڕێک نەکەوینەوە شتێکی وانیەوە لە میدیاکانەوە بەهەڵە هاتووە. مۆزوعە بەڵام ئێستا پەرلەمانتاری پارتی دوێنێش لێدوانیدا بوو نەخێر علی قبول نییە لەبەرەوەی کە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر تێوەگراوە لێدوانی پەرلەمانتەوە ئەوە دەمی پەرلەمانتارێکەوە تەمەنەوە ڕێی خۆیەتی بۆ چوونی ئەوە پێمان وایە مەسەلێکی سیاسیە پارتی ئەی بۆ بەشداری لە هەڵبژاردنەکانە ناکە. خۆ ڕزگا ئەوە مەسەلەی ڕزگا عەلی نییە،
مەسلێکی سیاسی هەیە ئەجندایەکی سیاسی پارتی هەیە لەم کاتەیە بەشداری شتێک ناکە لە کەرکووکە لەبەرەوە ناهێلێ ئەندامەکانیشی بچنەوە لەبەوە هیچ علاقەیەکی بەوە نییە پارێزگای چی ئەبێ چێ نابێت ئەو بم وایە خلافەکە زۆر لەوە قوڵترە کە ئەوەی کە لەسەر کەسێک یا لەسەر شخصێک بێ بە پارێزگار بەس ڕەنگەوە بکرێتە بیانوێک ئەو بیانوش چارەسەرەکرێ گەر مەسەلەوە بێ باشە بۆ پێشنیاریشیان بۆ کراوە چارەسەرکردەکەی بەڵام ئەوان مۆزۆی ئەوەی ئەوان لە هیچ شتێکیان بەشدارین ئەی بۆ پۆلیسەکانیان نانێنەوە ئەی بۆ دامەکانیان نانێنەوە جێەکانی خۆی ئەی بۆ مۆزەفەکان نایەنەوە سەروشکانی خۆیان بە ئیجازە ڕۆیون ئەی بۆ پەرلەمانتارەکان ئەچنەوە بەغدا ئەی بۆ ئەچنەوە مووسڵ هەر عینە حکومە نییە عینە حەیدەر عەبادی مەسئولی هێزەکانی عێراق نییە مەسئولی قوواتی پۆلیس و ئەو هێزانین کە لە عێراق ڕۆن عینەن یاسا و هیناکە عینەن ئەوە پارە نادا بە هەرێم حکوومەتێکە ملی جابوون تو لە شەڕای لەگەڵی حقیوایە پارتیەوە ساختەوە ئەجا من حەز ناکەم بچینەوە تەفسیلەوە ئێستا چونکە لەبەرەوەی پرسیارەکەی تۆ نوعیچکە بوو دووەم ئەڵێ هیچ کوردێ بەشداری نییە لەو لیژنەیە جاری ئەوڵەن لیژنەکە لیژنێکی ڕاوێژکاریە لیژنێکی ساحب بڕیار نییە کە دەرچووە بۆیە کە هەندێک بەرچاوڕوونی بدەنە ڕیاسەی وزەرا لەسەر مەسلەی بە یەکەوە ژیان ئەوەی کە پێڵێن دابشکردنی دەسەڵاتەکان ئەوە دانیشتووە هەندێکیان لە بینی خۆیان نەوتووە کوردێکی تایە جێگری دەستەی ئەوەی کە پێوتەوە بەرهێنان لە بەغدا کاکسالار لەوێ تایەتی لەینەکە بەڵام لەگەڵ ئەوەشا چەند وەشیل وەزیرێک و تۆران مفتیشان داناوە کە دەستەیەکی ڕاوێژکاری شت ئامادەکەن بۆی بدەنە سەرۆک کۆماری وەزیرانی عێراق بۆی بڕیارێک لەمە بدەن بەڵام ئێمە بۆ چوونمان هەیە لەسەر ئەمە بۆچوونەکانی خۆمان نەوتووە چونکە پرسمان پێ نەکراوە لیژنەکە دەکەین بەسەر دانی پارێزگای نامەقسەدمەوەی کە هیچ کوردێشتیانیە و مەسەلەوە قەزێکەش بۆی بزانێت لیژنەکە لیژنەی ڕاوێژکاری محەممەد عوسمان کە ناوی پەرلەمانی عێراق ئەوتی هیچ کوردێکی تیانە بەڵێ ناخێر کاک سالاری تایە ڕەنگە بە تەواوەتینەکەی باش نەخوێنێتەوە لەسەر دۆسی ئەمنی لەسەر دۆسی ئەمنی کەرکووک تەبعاً بێگومان لە شانزەوە کە ئەو هێزە هاتوتەوەنە بەداخەوە یعنی کۆمەڵی لەو هێزە وەکو شارێکی داگیر کراوە یعنی کە هاتبێتن شارێکی لە دەست داعشیان ڕزگار کرد بێ ئەو شارانەی کە لەس داعشیش ڕزگار کرا بۆ شویان مامەڵە نەکردووە هێزێکی نامۆ هاتە کەرکووکەوە بە تەواوەتی نامۆ بوون بە خەڵکی کەرکووک هەندێکیان دەستدایە بە تابەتی لە منطقەی دووسخرمات و شتیوا کە هیچ شتێک بە هیچ شێوەیەک لەگەڵ دەستور و یاساکانی عێراق و حتا وڵاتێکی شار نابێتەوە کە دژمنی وڵاتێکی کەش بێ زۆر بە چاوێکی دژمنکارانە سەری خەڵکیان کرد و ئەو هێزە بە حساب بێەوەی کە بێتە سەقامگیرکردنی ئەمن کۆمەڵی شتی نائەمنی کرد نادەستوری کرد و تا ئێستا هەندێکی ڕاست کردوەوە هەندێکیان لە ئەنجامی ئەو پەیوەندیانە لەگەڵیانە و تەداخلی پەرلەمانتارەکان و ئەنجومەنی پارێزگا و حیزبەکان گەشتنەوەی کە هندێک پاشەکشیان کردووە لە کۆمەڵی شتێکی نەدەستوریان کردو بۆ مەسەن شەوانین دەستخوات و ماڵی خەڵک سوستاند و خەڵک کوشتن و خەڵک دەربەدەکردن چ شوێنێکی دەستوری عێراق ڕێگادا جێشێکی عێراقی یا چەکدارێکی عێراقی کە ڕێکخرابێ لەژێر دەستورێکە سەرۆکێکی هەبێ کە پێی برن سەرۆکی سێزە چەکدارەکانی عێراق کە جەنابی دکتۆر عەبادیە ڕێگە بدا خەڵک بکوژێ ئەو جێشە خەڵک بکوژێ لەبەر ئەوەی کە هەویەکەی کووردە یا لەبەر ئەوەی کە بە قسەی ئەو نەکراوە یان گەر جارێ ئەگەر شەڕی تیا بۆ تەقیتیا کراوە خەیناکە بەڵام چونەتە سەر خەڵکیان کوشتووە ماڵی خەڵکیان تاڵان کردووە ماڵی خەڵکیان ئاگر تێبەرداوە ئەمانە مشتی دەستێنە نادەستوری و نایاسایی تەمەن هەرچەند لەڵێنێ ئاگامانیە و لیژنەی تاقیقی دروستەکەین و لیژنەکان بە چۆگەین و بە چۆ نەگەینەوە بۆ خۆتان زۆر باش ئاگادار مەسەلەی پۆلیسی فدراڵی ئێستا ئەمنی کەرکووک بەڵێ ئێستا سیفرکە بەسەوە جیاوازەکەی چیە لەگەڵ پێشوو بەرەسکیەوە و مەسەڵەن لەوە پێشتر حەشدی شەعبی تا ڕادێ دەوریان هەبوو لەوەی کە چوونە دایرەکان سەر مۆزەفەکان تهدیدی مدیرەکانیان کرد ئەمە بۆ بگۆڕە ئەوەم بۆ دابنێ وای لێ هاتبوو هەر حیزبێک لەوانەیە کە حەشدی شەعبی هەیە خۆی بە مێرمەحەیە کە زانی لە ناحیەکان لە قەزاکان لە ناو کەرکووکە ئێستا وادا گەر بڕونە دەرەوە تەمەن ئەو دایرانە ڕزگاریان نەبێت لە وینانە و ئەو حکومەشی کایان کرد گوایە ئەوان وەکو زۆرینێشی ئەن وەکو دەسەڵاتێکی داگیرکەری ئەوەش نامێنێت چونکە پۆلیسێ دێ پۆلیس بە یاسا ئیشکا بەڵام ئەگەر پۆلیسەکەس مسەیەز بکرێ بە هەمان شێوە تەوجێکرێ ئەوە بەڕاستی ئەوە کارێسەکە پۆلیسی فدراڵی دۆسێکە بگرێت ئەستۆ هەر پۆلیسێک گەر پۆلیس بێ و بە شێوەی ئەکادمی ئیشکا کەس لاری لێ نییە کوردیشی کوردی تیا بێ یاتیانە بێ ئەگەر یاسا جێبەجێ بکە ئەگەر حامی دەستور بێ ئەگەر حامی ئەوە بێ کە شتەکانی دادگاکان جێبەجێ بکە فەرق نەکا لە بینی ئەم نەتەوە نەتەوەیە بە تاکید پۆلیسە هەموو کەسێک حرمەتێگرێ و ئەبێ ئەرکەکانی جێبەجێ بکە سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕست کاک ئەحمەد ئەگەر بچینە چەمچەماڵ لای کاک ڕێباز کاک ڕێباز زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا
دەمەوێت سەرنجی بەڕێژتان بزانم سەبارەت بەوەی کە بۆچی تاکو ئێستا سەرجەم حیزبە سیاسیەکان نەگەڕاونەتەوە کەرکووک کە سەرجەم بارگەکانیان بەسەرەن ئاوادام بکەنەوە لە کەرکووک وە تا ئێستا خەڵک بە تەواوەتی نەگەڕاوەتەوە بۆ کەرکووک. ئەو کارەکەی چییە؟ ئایا لایەنە کوردیەکانیش بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە باریکی خۆیان هەڵساون؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی خوای پەروەردگار لە جەنابەت و لە میوانەکە و لە تەواوی بینەران و بیسەناری کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم بەڕاستی هۆی نەگەڕانەوەی خەڵک بۆ ناو شاری کەرکووک هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەو ترس و دڵە ڕاوچیە کە ئێستا لە ناو شاری کەرکووکە هەیە کە بەداخەوە ینی هەست دەکەم پێشتر ینی ئێستا بەرەو لە پاش هاتنی پۆلیسی فیدرالی تۆزێک وەزعەکە گۆڕاوە، تۆزێک بەرەو باشتر ڕۆشتووەوە. هەندێک ڕیکلامی بەڕاستی هەندێک حزب بەڕاستی وای لێ کردووە کە خەڵک بترسێ، خەڵک ترسی لەوە هەبێت کە لە کەرکووکە وا بزانێت کۆمەڵێک شتی نەخوازرا و نادیار ڕووەدا. بە حەقەت لە سەرەتا وا بوو، لە سەرەتاوە ئەو هێزەی کە هاتبوو کە هێزێک بوو من وایە بینم کە یاسایی ینی بۆ شێوەیەک قاڵبێکی لە یاسا بۆ دانەدا بوو کە بۆ خۆی یاسایی نەبوو، هەندێک کاری نایاسایی ئەکرد. هەندێک لەوانەی کە کاک ئەحمەد ئاماژەی پێدا بەڕاستی لە کەرکووکە ئەکرا و دیاردەی زۆر لێکردن، دیاردەی گۆڕینی بەرپرسەکان، دیاردەی خۆسەپاندن بەسەر مجلسگاکاندا ئەوەندەمان هەمووی دەبینی و گرتن و بڕین و دانانی مەحکەمەیەکی سەربەخۆمانە هەمووی لە شاری کەرکووکە هەبوو. بۆیە لە ئەنجامی کۆکردنەوەی ئەو هەموو سکاڵایانە و خۆشبەختانە لە ئەنجامی ڕۆشتنی ئەو وەفدانە بۆ بەغدا و قسە گفتوگۆکردن لەگەڵیانە ئێستا وەزعەکە تۆزە هێمن بۆتەوە و بە تایبەتیش ئەوەی کە لە دووس قەوماوە و کارەساتە جەرگ بڕوو خوێناوی کە لەوێ کرا دوور لە یاسا، دوور لە دەستور، دوور لە هەموو بنەمایەکی هاوڵاتی بوون، بەڕاستی جێی داخ و نیگەرانێکی زۆر خەڵک بوو. ئەمە تەنانەت نەتەوە یەکگرتوەکانشی هێنایە دەنگ بە چای ئەوانەوە کرا. خۆشبەختانە ئێستا هێمن بۆتەوە بە تایبەتی لە ناوچەی دووسخورماتوو و ناوچەی کەرکووک و هێزەی کە هاتووە. ئێستا ئێمە بەڕاستی لە پیادەکردنی یاسادا هیچ کەس گرفتی لەگەڵ یاسایە نییە، بەڵام لە پیادە نەکردنی یاسایە هەمومان زەرمەند دەبین. هەر پێک هاتەیە کە هەوڵ بۆ چەسپاندنی دەستور و ئەو یاسایانە نەدا کە هەیە کە مافی هاوڵاتی بوون تێیدا پارێزراوە، هەمومان ئەو زەرەری لێ ئەەکەین. بۆیە هەر هێزێک بێوێ لە پەنای ئەوەوە کە یاسا بۆ خۆی داتاشێ و لە بەرژەوەندی خۆیدا بێگومان زەرەکە لێرە ئاکرێ و هەمووشمان لێی زەرمەند دەبین. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێستا لە 5 هێز سەرەکیەکە ئایا هەموو هێزەکان نەگەڕاونەتەوە بۆ کەرکووک؟ ئێستا ڕێگە دەدرێت حیزبە کوردیەکان لە کەرکووک مەسەلەن ممارەسەی کاری خۆیان بکەن، یاخود بۆ نمونە عەلەمی پارتەکان و عەلەمی کوردستانیش بەرز بکرێتەوە لە کەرکووک لەسەر بارگای حیزبیەکان؟ نەخێر بەداخەوە سەبارەت بە ئاڵا جارێ ئەوان ڕێگە نادەن بە هیچ شێوەیەوە لە هەر شوێنێک ئاڵای کوردستان هەبێ ئەوان هەتا بەسبوو لەسەر دیوارەکانش نووسرابێ ئەوان دەیسڕنەوە. ئەمە بۆ خۆی لە خۆیان ینی ئیتراف نەکردنە بە کورد کە پێکاتەی دووەمە لە دەستوری عێراق ئاماژەی پێکراوە. بۆیە ئێمە بۆ خۆمان نیگەرانمان لەوە دەربڕیەوە ڕازیش نین بارەگای هیچ بارەگایەک ئاڵای کوردستانی بەسەرەوە بێ. ئێمە قسەشمان لەگەڵا کردوون، بەڕاستی ئەو بەکارێکمان زانیوە کە ناسەقامگیری ئەکاتەوە لە کەرکووکە. سەبارەت بە حیزبەکان دیارە هەموو حیزبەکان ماعەدا پارتی دیموکراتی کوردستان کە تا ئێستا نەگەڕاوەتەوە وەم بۆ خۆشم قسەم لەگەڵا کردوون، ئەوانش پاساوی ئەوەیان هەیە کە ئەڵێن تا ئێستا بارەگاکانمان داگیر کراوە. بە حەقەت زۆربەی بارەگاکان شیان بووە مەقەڕی ئەو هێزانەی کە هاتبوون جا ئەگەر لەمە دوا چۆڵ بکرێ بۆی ئەو بیانوە نەمێنێ. بەڵام ئەوەی کە ینی بەڕاستی جێی نیگەرانیە کە ینی لە نەهێشتنی ئاڵایە لە هیچ شوێنێکە نایەلەن ئاڵای کوردستان لە ناو شاری کەرکووکە بە هیچ شوێنەکەەوە بێ. بەڵێ زۆر باشە، بەڵام باز لەو دەکرێت کە ئێستا جگەلەوەی کە خەڵکی کەرکووک لە بارودۆخێکی باش نییە، سە بۆ نمونە هۆکاری چێک کە تاکو ئێستا ڕێگەی کەرکووک کەولێریش بەڕووی خەڵکدا نەکراوەتەوە، ئەمە گرفتی بۆ خەڵک دروست نەکردووە لە کەرکووک؟
جا من پێم خۆشە بە ڕاشکاوانن لەسەر ئەم تەوەرە قسە بکەم بە تایبەتی ئەم پرسیارە ئێمە لە کۆبوونەوەی حیزبەکاندا کە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەمان ئەنجامدا یەکێک لە داواکاریەکانمانەوە بوو کردەوەی ئەو ڕێگایە بوو بەڕاستی زۆر خەڵکی ناڕەحەت کردووە. جا ئێمە بۆ خۆمان هێشتا لەگەڵ دەستگا ئەمنیانەیە بڕواناکەم هیچ حیزبێک غێری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان ئێمە لەگەڵان دادەنشین ئەڵێمە قسەمان لەگەڵا کردوون گفتوگۆمان لەگەڵا کردوون ئێمەش پرسیارمان لێ کردوون هۆکاری نەکردنەوەی ئەو ڕێگایە چییە؟ ئەوان ئاماژیان بەوە کرد کە ئەو ڕێگایە نەکردنەوەی حکوومەتی عێراقی نییە بەڵکو ئەوە لایانی بەرامبەرەکە پارتی دیموکراتی کوردستانە ناهێڵێ ئەو ڕێگایە بکاتەوە. بۆیە ئێمەش داواکاریمان ئەوە بوو کە بەجددی بزانرێ هۆکاری نەکردنەوەی ئەو ڕێگایە چیە لەبەرەوەی بەڕاستی خەڵکی زۆر نیگەران کردووە خەڵکێک زۆر تووشی حادیثە بوونە لەو ڕێگانەی تر کە زۆر دوور و درێژە. ئێمە داوای ئەومان کرد بەڕاستی کە ئەو ڕێگایە بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامێکی ئۆتۆمان دەست نەکرد کە بزانین هۆکاری ڕاستەقینەی نەکردنەوەی ڕێگاکە چێیە. بەڵام باز دەوەکێک کە مەترسی هەیە لەسەر کوردستان لەلایەن سوپای عێراق بۆیە ڕێگاکە تاکو ئێستا نەکراوەتەوە. جاگەر مەترسی هەبێ وەڵام من ئەوە بە پاساو نازانم ئەگەر مەترسی هەبێ خۆ ڕێگای سلێمانیش هەر کوردستانە و ڕێگای هەولێریش هەر کوردستانە. ئەی بۆ ئەگەر مەبەست خوات بێ بە لە سلێمانیەوە بۆ نایە بۆ ئەچێ بۆ هەولێر اینجا دووبارە لە ڕێی پردیەوە لە ڕێی ناوشوانەوە خۆ ئەچێتەوە بۆ هەولێر لە ڕێی دیبەگەوە خۆ هەر ئەچێتەوە بۆ هەولێر. من مەبەست وای نابینم ئەوە پاساوێک نییە کە ئەوە ڕێگر بێ خۆ هێز ئەگەر بێ ئەو هێزەی بڕا بۆ هەر شوێنێ بتوانێت لە چیسەخۆڵێک ناگەڕێتەوە یان لە جادەیە کە گیرابێ. بەڵێ سوپاس دەکەم کاکرێباس. کاک ئەحمەد سەبارەت بە مەسەلەی دۆسی ئەمنی پرچەکەی ڕادەتی پۆلیسی کەرکووک بکرێ بەم زوانە پێچێ ئەمە ڕوودات؟ من نازانم بەم زۆنە ڕۆدایان نا بەڵام مەقتا و کاتە کە دۆسی ئەمنی نەگەڕێتە بۆ خەڵکی کەرکووک بۆ پێکاتەکانی کەرکووک بە خۆیان ڕێنەکەون لەسەر شێوەی پاراستنی شارەکە وەکو لە ساڵانی پێشوا کرا کە ئەمڕۆ یادی بەخێر یادی شەید بوونی شەی شێرکۆیە کە ئەو پێشمەرگە قارەبانانە بە گیانی خۆیان کەرکووکیان پاراز دەدەستی داعش و ئێرهاب جاریشکە بۆ کەرکۆکە گەڕێتەوە وەزی شارەکەش زۆر خراپەکە لەبەرەوە باشترە بە زووترین کات ئەو فایلە تەسلیمی هێزەکانی کەرکووک بکرێ و هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بە هاوکش بەش نەکوەکو جاران بە هاو بەش بتوانن گەڕک کوردەکان پارێزن لەگەڵ گەڕەکە عەرەبی و تورکمانی هەموو بە یەکەوە بۆی کەس نەبێتەوەی کە لایەک بە نامۆ بزانێ هاوکاری لەگەڵا نەکات چونکە ئەوەی کە زانراوە لە هەموو وەزی ئەمنی کاتێ سەقامگیرە بێ کە کۆمەڵانی خەڵک متمانیان بۆ هێزا بێ ئێستا بێ متمانیەکەیە بە تایبەتی لە ناو گەڕەکە کوردەکان لەگەڵ هێزەیەکە ئێستا لەوێنایە ئەگەر هێز و پێشمەرگە و ئاساییشان لەگەڵا بێت بە یەکەوە بە مشتەرەکی مەفرەزەکانیان بگەڕێ ڕەنگە ڕێگە لە کۆمەڵێک لەو مەسەلانە بگرێ و ئەو متمانیە جاریشکە بگەڕێتە بۆ هێزەکان هەتا بتواندرێ معلوماتی ئیستیخباری کۆ بکرێتەوە لەسەر ئەو هێزانی کانەوێ کاری تروریستی ئەنجام بدەن ناو شارەکەیە کە من پێم وایە ئێستاکە هەر دزی و ڕاوڕوت هەیە بەس ماوەیەکە کاری تروریست دەست پێکە ئەوانەی کە ئێستا لە بەغدا تەقینەوە بین دەست پێکە ماوەیەکە چووکە لە ئێستا لە دەوری حەویجە ڕۆژانە حەوادیس هەیە ئێرهابیەکان خەڵکە کوژن خەڵکە فرێن ڕێگاگرن هەتا شەوان بە هاوان قەسفی حەویجیان کردو پێرەشەوە تاوەری کارەبایان خستووە دەچن دام و دەستگاکان تێکەدەن ئەسن خەڵکە کوژن لەسەرەوەی کەچێکی بۆ حاجی شعبی هەڵگرتووە ئەوانە هەیە یعنی ئەگەر بێت و بەم شێوەیە معاملی کەرکووک بکرێ بە هێزێکی نامۆ وەکو شارێکی ژێردەستە یا احتیلال معاملەی بکرێ من پێم وایە ماوەیەکی کەم تروریستەکان زۆر بە ئاسانی دێنەوە ناوی دەزانن ئێمە بۆ وای زانانی ئەو هێزێک کات هێزێکی نامۆیە هێزێکە شارەزانیە ئەگەر خەڵکی کەرکووک خۆیان دەسەڵاتی ئەمنیان نەبێ بۆ داژیکراونێ داژیکراو یعنی چی؟ یعنی خەڵکی شار لە بابەتی ئەمنی خۆیانە بەشدارنی بەڵێ بەس بۆ گەڕانەوەی ئاوارەکانی سژمارە چەند دەکە نەگەڕاونەتەوە مەسەرەن کەی ڕێگە خۆش دەکەی بۆ ئەوانش بگەڕێنەوە من پێم وانە هیچ کەسی ڕێ لێ گیراوێ لە گەڕانەوە هیچ کەسێک ڕێ لە گیراوە لە گەڕانەوە ئەگەر کەیسی دادگای لەسەر نەبێت کەسی دادگای چی بۆ نمونە مەسەرەن بۆ نمونە لەوانەیە کەسێکی عەزێت دابێت ئەو ساکە ڕەنگە نێوێرا بێ شکاتی لێ بکە ئێستا چۆ شکاتی لێ کردو کە شکاتی لێ کردو
بەتەکی دەبێت دادگا داوایەکە کە داواکرا بوو لە دادگا ڕەنگە نەوێرە بچێتەوە ئەوە یەکێکە لەو کەسانە هەندێک خەڵکێکە هەیە بەسایی سیاست و ئەوەی کە بووە ماڵی داگیر کراوە ڕەنگە وا زۆر ماڵەکەی زۆرتر لەوانەیە کە کادرە دیارەکانی پارتی و هەندی حیزبیکەی کە هەتا یونیژێتیش داگیر کراوە بەڵام چۆتەوە بەڵام خەڵکیش هەیە ماڵی داگیرکراوە نەچۆتەوە یا ماڵیشی داگیر نەکراوە نەچۆتەوە سا من خەڵکە ناسم پوشێک لە ماڵەکەی نەڕۆیوە نەشتۆتەوە کادریش ژمارەیان زۆر ئەوانەی کە نەگەڕاو نەخێرە ئەو ژمارە زۆرە نیە لە 50,000 من پێم وانێوانی وابێت ئەو 50,000 شتە مبالغێکی زۆریتی وڵای من حسایەکی دقیقم لا نییە کە بڵێم چەند هزار کەسن ڕاستە لە خورماتوو زۆرە لە خورماتوە زۆرە بەڵام بۆ کەرکوو گۆ ژمارە نییە چونکە خەڵکیی زۆر گەڕاوەتەوە جێ خۆی من نبینم کە شوێنێک بێ کە بڵێنەمە ماڵ چۆڵشتی بەس بۆ پارتی کە بەڕێزوتت بۆ ناگەڕێنەوە بۆ کەرکووگان ئێستاگە مادەم بارەگەکەنیان داگیر کرابێ چۆن بگەڕێنەوە بۆ نمونە ئەوان ئەوەی کە من 20 ملیان ئەڵێم کتوانە پۆلیسی اتحادی تایە هەتا چی تایە زانی چی تایە زۆر بەر لەو بارگایان ێستا بارگای سەرێکی ئەو هێزە زەهەبەکەی تایە کە مەسئولەکەی خۆی پارتیە کێ پارتیە فازڵ بەرواری فازڵ بەرواری خۆی کە ناو سوپای بڵێن ناو بارگەی بەڵێ ناو بارگەی پارتیە ێزی ئاڵتونی ناو بارگای سەرکردایەتێکەشایە ئەڵێن کەی هاتنەوە بۆیان دەیاندێنەوە ڕێگرینیە لەمڕۆ من پێم وان ئەوەی کەوان باسییان کردو لە هیچ ڕێگرێک نیە بارگاکانی وەرگرنەوە بەرزەڵێ بێ خۆی بێتەوە کە خۆی ناتەوە بارگا بدەنەوە چێ ئەو حیزبانی کەشی کەسوونەتەوە بارگە چونەوە بارگاکانی خۆیان بەڵام ئەو ڕێگەیان پێ نادرێت بۆ نمونە عالەمی کوردستان هەڵبدان مەسەلەن ئەو مۆزوعێکێکی ئێمە عالەمی کوردستان کۆمەڵێک گرفتی لەو شارە دروست کرد و حکوومەتی عراقی بڕیاری بۆ داوە کۆمەڵی حسابات هەیە ئەویش ڕەنگە چارەسەر کرد لە نشکێکە پێش ئەوەی ئێمە عالەم بەڕسمی هەڵبدەین لە کوردستان لە زۆر جێگای عالەمی کوردستان هەبوو کەسیش بۆ دەرەجەی حساس نەبوو بەرامبەری بەڵام کە بوو بە قەرارێک کە هاتەوە منعی کرد ئەمە یعنی شتێک گروژەوەنجمەنی پارێزگای کەرکوو هۆکار بەڵێ ئێمە ئێساش داواکارین ئێستاش داواکارین ئەو شارە ببێتەوە شارێکی کوردستان و بێتەوە ئاڵای کوردستانی شتیا بەرزکرێتەوە دەسەڵاتی نەخێر من دەجاریان پێڵێنەوە ئێستاش ئەگەر ڕفراندۆمکە من دەنگم هەر بەڵێدەمەوە ئێستاش ئەگەر لە سەر دەنجی کوردستان و چونکە خەباتمان کردو بۆی کە ئەو شارە بگەڕێتە بواری کوردستان گەڕاشەوە کەرکووک لە دەست بدە ینی بەهاکەی چیە بۆ ئاخر ئەوەی ئەگەر ئێمە کارێک بکەین نەبێ بەڵام ئێمە بین لە حاڵەتێکا بین عەرەب و تورکمان لەو شارەیە ژێن ئەگەر 155 بن ئەگەر 145 بن ئەگەر هەرچەندێک بن ژمارن هەن خەڵکی ئەو شارەشن ئەبێ ئێمە ڕێز لە داواکانیەکەم بگرین ئەبێ کارێک بکەین کە شێوەی پێکەوەژیان لەو شارە چۆنە نەک ئەوەی بین ئیقسایانکەین کە بەداخەوە ینی لە ممارەساتی ڕابردوومانە کۆمەڵێک لەو مۆسەلانە جێبەجێ کراوە کە ڕەنگە ئێستا ئەوانە بیر لە تۆڵە بکەنەوە ینی هەندێک لەو شانی هەڵی کردووە لە هەندێک لایەن کوردی هەڵی کردووە ئێستا هەمومان هەڵەوان کردو باشە سوپاس دەکەم دواتەگرم و لای بەرز بەڵە بینەرانی بەرز ناوبەڕێک و دواتر دەگەڕینەوە لای کاک ڕێباز دەچەم چەماڵ لەگەڵمان مێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی
مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک ڕێباز سەبارەت بە مەسلەی هۆکاری ڕێگنەکەوتنی لایەنەکان بە تایبەتی پارتی یەکێتی بە بۆچوونیەوە لەسەر پارێزگاری کەرکووک چیە پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دوای زیاتر لە 3 مانگ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هیچ پاساوێکێک کە لایەنە کوردیەکان لە کەرکووک تەنها لەسەر پارێزگارێکی نوێ بۆ شارەکە ڕێگنەکەون؟ وەڵام من ئەوەی کە ئەیبینم بەڕاستی خۆی پاساو نییە لە ئەسڵدا، بەڵام ئەوەی کە کراوەتە پاساو هۆکاری من وایە بینم، یعنی بەڕای خۆم ئەوەی کە ئێستا لە کەرکووکە گوزەرێت تۆڵەسەندنەوەیە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێشتر لەگەڵ ڕێفراندۆمان بوو، من ئەمەم لە زۆر شوێن وتووە وەختی خۆی کە کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە مەڵبەندی کەرکووک و ئەوانە کە من گفتوگۆم لەگەڵاکردن بە هەموو شێوەیەک ڕەدی ڕێفراندۆمیان کردەوە و بە کاتەکەیان بە نەگونجاو زانی وەکو ئێمە کە پێشتر ئاماژەمان پێدا، بەڵام بە زۆر و لەژێر فساری سەرکردایەتیە هەر کردیان، بەڵام دوجاریش ئەمەی کە ئێستاش ئەکرێ و من وایە بینم کە تێکدانی ئەو لستە نهاتنە پێشەوەی پارتی دموکراتی کوردستانیش تۆڵەکردنەوەیەک بوو لەوەی کە وەکو پێویست ڕێکێتی لەگەڵ ڕێفراندۆمان نەبوو و ئەوەشی کە ئێستا لە ئەنجومەنی پارێزگادا ئەگوزەرێ من بۆ هەمان هۆکاری ئەگەڕێنمەوە، ئەویش ئەوەیە کە نایانەوێ ئەیانەوێ لە کەرکووکە ئەوەی کەتەگەرە کرێ شتێک کە بەدەستم بێوەک چۆنەڵێ ئەگەر یاریم پێ نەکرێ پێم تێکە درێ، ئێستا وای لێ هاتووە ئەگەرنا ئەگەر بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی ئەوانەمان وەلا بنایە بەڕاستی کەرکووکمان لە هەموو وەکو دروشمەکان کە پێشتر بەرزمان دەکردەوە ئەوە تەماشا بکردایە دەبوو ئەو ناکۆچیانە هەموو وەلانین لەبەرەوەی پارێزدانانی پارێزگار و ممارەسەکردنی کاری خۆی لە زۆر کێشە ئێمە ڕزگار دەکرد، لە زۆر کێشە کەرکووکی ڕزگار دەکرد، لەبەرەوەی ئێستا لە فەراغی ئەوەدا خۆمان ئەزانین ئەو جێگری پارێزگاری کە ئیسا هاتووە بڕیارەکانی زۆر شۆڤێنانن، زۆر تەعاسوبی پێوە دیارە و هەموو هەوڵێک ئەدا بۆ ئەگەر بۆ حملەی هەڵبژاردننی خۆشی بێکە یەکێکە لەسەر لستەکان من وایە بینم کە کۆمەڵەشتی در بە دەستوری ئەنجامەدا بەداخەوە ئەوە ئێمەین پاساوی ئەومان داوەتە دەست لایانی بەرامبەر کە نەمانتوانیوە پارێزگارێک دیاریکەین کە حسەی کووردە، ئەوەشی کە هۆکارەکەیەتی بێگومان ئەندامانی ئەنجومەن لەسەر لەتی برایەتی کە سەر بە پشتی پارتی دموکراتی کوردستانە ئەوان نەهاتوونەتەوە، ئەجیناوەکە من ئاگادار بم کە بریانی ئەگرتوش هاتوونەتەوە تەنها سەرۆکی ئەنجومەن نەبێ، ئێمە خوازیار بووین ئەو ململانێ حزبی کە هەیە لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەڕاستی عەقڵیەتی بەڕێوەبردنمان بگۆڕایە، شتێکمان بکردایە کە ڕابردووی بسڕانایتەوە ئەوەی کە چەنای چەندەکە لە مێژوودا و لە ڕابردوودا چەندێکمان کردووە هەمووی بۆ بەرژەوەندی حیزبی بووە، زۆر جار لەسەر پشتێنەی بەرژەوەندی حیزبایەتی پۆستێکی گەوری کەرکووکمان لەدەستداوە. بەڵێ زۆر باشە، بەس زیانەکانی چییە بۆ نمونە ئەگەر ئێستا دوو لایەن لەسەر پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک ڕێک ناکەم، زیانەکانی بۆ کورد چییە مەسەرەن لە کەرکووک ئەگەر پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێ سوودەکەی چییە؟ دایکێ لەو زیانانە کە ئێستای بینین لە ماوەی پێشووە جێگری پارێزگار بڕیارێکی دەرکرده بوو کە هەموو ئەو شوێنانەی کە پێشتر خانی و ضوبات بوونە ئەبێت دەربکرێن کە بە تایبەتەوە گەڕەکی کوردستان ئەگرێتەوە کە زۆرینەی کوردنشینە ئێساکە، ئەوە یەکێکە لە زیانە هەرە گەورەکانی ئەگەر پارێزگار بووە هەرگیز ئەو بڕیاری دەرناکرد و هەرگیز وەلەو ئێستاش هەرچەند ناچێتە بواری جێبەجێکردنەوەتانی لێدراوە بە هەموو شێوەیەک، بەڵام ئەوە یەکێکە لەو زەرەرانە کە ئەگەر پارێزگار بووە هەرگیز ئەو بڕیاری دەرناکرد. بەڵێ زۆر باشە، بەڵام ڕەنگە خەڵک پرسیاری ئەوە بکە کە لەم دۆخەنە هەمواری کە لەو ئیسپادانی کە ئەگەر پارێزگار بووە بۆ نمونە پارێزگار سەرۆکی وەحدەی ئیداری شارە،
ئەیتوانی زۆر بڕیار دەربکە کە ئەگەر تعسوبی پێوە دیار نەبووایە ئەیتوانی تەنانەت بڕیاری دەرکردنی ئەو هێزانشی دەرکردای بۆ دەرەوەی شار. بەڵێ ڕەنگە خەڵک زۆر پرسیار بکە کە لەم کاتەدا ئەگەر حیزبەکان واز لە بەرژەوەندی حیزبینێنن بۆ خەڵکی کەرکووک ناکۆکە حیزبەکانە وەلانێن لەو باردۆخی کە خەڵک تێیدا کەی ناکۆکە حیزبەکانیان وەلادەنێن. جاوەڵای ئەوە من پێم خۆشە خۆ ئەوە خەڵک ئەوە پرسیاری هەموو جەماوەرە کە ئەکرێ بەڕاستی کەرکووک نەکار کەرکووکە هەرێمیش ئەیبینین کە بەڕاستی ینی ڕاکردن بە دوای بەرژەوەندی حیزبیدا و بە دوای بێهێزکردنی بەرامبەردا ئەوە وای لێکردوین کە ئیستا نەبووینەوە وە لە مێشوشە هەروە هێناومانە ئەوەش پرسیاری هەموو خەڵکە بۆچی هەتا ئێستا پارتی منەوەی کە بۆت باسەکەم کاک ئەحمەد شاهیدە لەسەرەوە هەموو جومگەکانی دەسەڵات لە ناو شاری کەرکووکە 50/50 دابەش کرابوو لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا تەنانەت هیچ بەرپرسی دەستگایەک نەمابوو ئەگەر بەڕێوەبەرەکەی پارتی دموکراتی کوردستان باید دەبوو جێگرەکەی یەکێتی بواە هەر لە بەڕێوەبەرایەتی قوتاب تەنانەت وای لێ هاتبوو ئەو 50/50 دابەزی بۆ سەر بەڕێوەبەری قوتابخانەیەکش یعنی هیچ حزبولایەنێک تەنانی شتێکی نەبوو لەوینەوە هەموو ئەو تەعیلبوونانەی کە ئەکرا بەڕاستی لەسەر پشتی حزبی بوون داکرا لەسەر دەستچیەی حزبی خەڵکیان دامەزان بەداخەوە کە ئەوانە نیگەرانێکی لای خۆڵ لە خەڵکی زۆر دروست کردووە ئێمە يعني من قناعتم وابوو لە دوای 16 ئۆکتۆبر دەبوایە عقلێتی بەڕێوەبردنمان بگۆڕایە دەبوایە بە شێوەیەکی تر بیرمان بکردایەتەوە دەبوایە فکر لە دەستنەدانی کەرکووکمان بکردایەتەوە کە بەڕاستی ئەگەر هەروە بڕوە پاساوە دەینە بەرامبەرەکانمان نەیارەکانمان کە ئەوان هەوڵی کۆشی زۆر خۆیان بکەن چونکم ئێمە ئەزانین لە دووزە هەتا ئێستا بە حکمی ئەوەی کە ئەوان ئەندامی ئەنجومەنی پەرلەمانیان هەبوو زۆر کەسیان تەعینە کرد لە سەرپشتی تورکمان عەرەب بەڵام بەداخەوە کوردێک تەعین ناکرا لە کەرکووک شا بە هەمان شێوە زۆر شتەکرا یعنی تەعین بوونەکەی ڕاستەخۆ لە بەخاوە بڕیاری بەترکا بۆ واسطە تەعینەکرا. بەڵێ سوپاس دەکەین کاک ڕێباز کاک ئەحمەد ئەگەر بوورم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچیەوە کۆنجمەنی پارێزگای کەرکووک ناتوانن کۆبوونەوە بکەن کە 26 ئەندامی کورد تێ لە کۆی 41 ئەندام هۆکارەکەی چیە بەڕاشکاوی ئەگەر بۆمان باس بکە بۆ دانانی پارێزگار بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک. وڵا بێگومانیمە لە لیستی برایەتیە ئەوە زیاتر بۆ لە 13 ساڵە ئێمە بێکەوە 13 ساڵ و زۆر شارەزای یەکترین زۆر یەکتریش باشە ناسین ئمە پێمان نییە براوە خوشکانی کە لەگەڵمانن لە لیستی پارتی لە بەشی پارتی لە ئێمە کەمتر بن بە یعنی خەمیان کەمتر بێ بۆ کەرکووک ئەوانی ژۆگێ من بەڵام بۆچوونی سیاسی تەوجیهی سیاسی جۆرێکی کێوان لێکاکەنێنەوە ئەگەر پێم وانە هیچیان نا لەوە بترسن کە ناوێرن بێنەوە کەرکووک ماڵیان داژی کراوە یا ئەمە کراوە هیچیان بەڕیانە بە قەناعەتی من ڕێگرنین لە هاتنەوەیان لە گەڕانەوەیان چکە ئەندامی پارتی هەیە ئێستا ناو کەرکووکەژێ بەڵام نایەت ئەنجومەن بەڵام ئەگەر یارمەتیم دەیت سیاسەکە لە سەروی ئەندامان لە ناو خۆتاندا وەکو یەکێتی پارتی لە ناو خۆمانە نێ نەخێر مشکلەکەڵێم ئێمە ئەوەندە بە یەکەوە شارەزای یەکترین یەک باشە ناسین ئەزانین هەمووی پیاوی تێکۆشان لە حیزبەکانشتان دەرناسن وایە بەتەکید وایە مەسەلەن ئێستا نەڵێم ئەندامی بێکی پارتی ئەناسم لە ناو کەرکووکایە هیچ مشکلەیەکی نییە لە ماڵی خۆیەتی بەڵام نایەت ئەنجومەن لەبەر ئەوەی ئەندامی ئەنجومەنە و گەڕاوەتەوە ناو کەرکووک و لە کەرکووک دانیشە و نایەتە ناو ئەنجومەن لەبەرەوەی لەبەر چی ئەمە یعنی ئەمە بۆ نەبێت لەبەرەوەی تەوجیهی حیزبەکە وایە نەچێ حەقی خۆشەتی نەچێت لەبەرەوەی حیزبەکەی تەوجیهەکەی واکە ئەوە بمانەوێت نەمانێت جا لەبەرەوە پێم وایە ئەوەندەی کە کێشەکە کێشەی حیزبی و سیاسیە بۆچوونی حیزبیە ئەوەندە بۆچوونی ناو لیستەکە نییە حەزەکەم ئەوە بەڵام بۆ ئێسایەوە کێشیت ناتوانن نیساب تاوکەن بەتەنیا نەخێرێمە 14 کەسین بۆچی 26 کەس 26 کەس بە یەکێتی حەو کەسین و حوت کەسنی بەڵێ دوانیە گرتومان لەگەڵایەن و بێلایەنمان دوان لەگەڵایە یانسە و سیانی کەی کێژەوانش مەسیحی و تورکمانن لەگەڵمانە دێن ئەو بە چوار پارتی چەند ئەندامیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئەوان هەشتیانە بەڵێ ئەی سەبارەت هەشتیان هەیە کە نهاتونەتەوە یعنی کە نهاتونە بەس چونکە ئەم سیانەی تریش کە مەسیحەکان و تورکمانیان دوو مەسیحی و تورکمانیشی لەسەر لیستی پارتی بوون ینی بە دەستگەی پارتی هات باشە بەس ئێستا کێشەکە لەسەرەوەی کار لە کەرکووک کۆبوونەوە ناتوان بکەن یاخو لە دەروی کەرکووک ناتوانن ئێمە زۆرمان هەوڵدا چوشین هەولێر لەگەڵیان داژنیشتین
بیر و ڕاشمان گۆڕێەوە هەمووشمان گەشتنەوە قەنەعەتە حتا بیرمان لەوە کردەوە کە ئێمە بابچینە کەرکووک لە ناو کەرکووکەوە بڕیار بدەین کە ناتوانین لێرە هیچمان پێ ناکرێت شتمان پێکرا بیکەین شتمان پێ نەکرا بەیەکەوە بڕیار دەدەین هیچمان پێ ناکرێت کەرکووک بەجێ هێڵێن ئەگەر پێویستکە بەڵام ناکرێ ئێمە عەرەب و تورکمان پشتگوێ خۆین بین کۆبوونەوەکان بین ئێنە بڵێمان کەرکووک داژی کراوە و ئەوانش لەوێ سەنگەر لە ئێمە بگرن ئێمە باسی ناو ئەنجومەنی کەرکووکەوە حاڵتان حاڵی ئێمە ئەگەر جیران ئێمەش لەگەڵتان ناچینە سزەوە ئەگەر خوا نەخوازە هەر کەسێتە عەدای لێکردن ئێمەش لەگەڵتانین هاوبەشین ئەو داوانەیە کە لەسەر ئێوە بە حساب سڵی لێکەنەوە ئاڵایە لەگەڵتانە دەنگمانداوە ڕیفراندۆمە چونێت دەنگدان و بڕێرمان داوە کەسمان دوانە کەوتین ئێمە لەگەڵانە بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە سەنگری بەرگریکردن لە کەرکووک باشترمانەوەمان لەوە ئێمە لە کەرکووک بینە دەرەوە میلەتەکە بمێنێتەوە هیچ کەکەنە بێ ئاگاداری وەزعەکان بین بەڵام ئەگەر ئەوانمان لەگەڵا بووایە بڕیارمانەدا بڕیارمانەدا ئەنجومەن دانێن بڕیارمانەدا کە جاری ئەوە زۆر بازباسی کرد گوتی ئەگەر ئەو لێ بووە ڕێگری لە نائیبی محافزەکرا و بڕیاران دەرکا بە تاکید ئەگەر محافز هەبێ ئێستا بە ناوی محافزەوە شتاناکە جێگر هیچ نەوع دەسەڵاتێکی نییە جێگەڵ ئەو کاتانە ئەبێ بە محافز کە محافز لەوێ نییە گەر محافز لەوێ بواە بە هیچ شێوەیە جوڵەی ناکرد ئەمە یەک دووەم ئێمە مانتوانی هەر فەرمانگەیە دەستکاریە کرێ ئەو کەسێک کە ئەو ئیشاکە ڕوبەڕووی دادگایکەینەوە بانجیکەین بۆ ئەنجومەن لەوێ ئەقالەی بکەین ئەو حەقێکی شەرعی خۆمانە کە دەسەڵات داوینێتێ دەستور داوینێتێ یاساکان پێی داوین کە ئێمە ئەمانتوانی نایبی محافز خوارە ڕوا مەسئولی پۆلیس بانجیکەین بۆ ناو ئەنجومەنەکە لەوێ استیجوابی بکەین سەرزەنیشتی بکەین و بە زۆرینە دەنجی ئەنجومەنەکە قساکرێ ئەوەی کە بۆ کاندید کە سە پارتی دیموکراتی کوردستان دەڵێت تێبینیمان لەسەر کاندیدەکەی ئەمە بەر قسەی بەرپرسەکانی پارتیە لەسەر ڕزگار عەلیەندای مەکتەبی سیاسیی نیشتمانی بۆتی یەکێتی نیشتمانی کاندیدێکی تر پێشکەش ناکەم ئەگەر ئەوە بێت کەم گرفتە چارەسەر بکرێت پێم وایە ئەگەر مەسەلەکە کاک عەلی بێوان کێشیان لەسەر کاک عەلی بێ کە تا ئێستا من بەڕەسمی نەمبیستووە لە وەکو جیهەتی پارتی بەڕەسمی نەمبیستووە کە چیشیانە بێ لە لیستەکەشم نەبیستووە بابێن لە ناو ئەنجومەنەکەی کەرکووکە دانیشتن بڵێن چێشکە ئەمەیە بڵێن ئێمە لەبەر ئەمە قبوڵ ناکەین قبوڵ کرد دەجی بۆ نەدەن ئەوان لە ئێمە زۆرترە نەگەر بێنە ئەوێ ژماریان لە ئێمە زۆرترە ئەتوانن نییە ئەو ساکە کاندیدە گۆڕن شتێکیکە داواکاریان چیە کاندیدی هەیە بۆ پۆستە بەس بەس ئەوە بەڵام ئەگەر هین بێ خۆ ئەو هیچلارێکی نەبووە خۆ نێک تۆ ئیلا من نەبن و هەر دەبێ من بوو ئەوان ئەگەر بێنەوە پێم وایەوە بیانووە ئەگەر بیانوو نەبێ ئەوان دێنەوە ناو ئەنجومەنەکە لەوێ ئەو ڕێیە دەرە بڕن نەک ئەوەی لە دوورەوە بیکەن بە حجەیەک بۆ نەهاتنەوە بەڵام ئێستا باز لەو دەکرێت کە وەکو یەکێتی نیشتیمانی تەنانەت لەگەڵ عەرەب و لەگەڵ تورکمانەکانش بەنیاز بوون پارێزگاری مەسەلەن کورد دابنێن بەڵام نەتانتوانیەوە بکەن ئەم هەوڵە هەبووە بەڵێ هەوڵە زۆر بۆ ئێمە بە ڕاشکاوانش بە برایانی پارتیمان گوتن ئەگەر ئێوە نێنەوە ئێوە ناساری لەگەڵ ئەوان ڕێکەوین بەڵام ڕێکەوتن لەگەڵ ئەوانە باجی هەیە داوای شتمان لێکەن نەبێ ناچار بین شتەکانی کە داوایەکەن پۆستە هەرچێکە بیان دەینێ بۆی بێن لەگەڵمانە دانیشن ئەوان وا دانا کە گوایە ئەمە زۆرێک لە تهدید دەگوتمان نەخێر تهدید نییە ناچاری ئێمە گەر ئێوە بێنم پێویستمان بە کەس نابێت ئەگەر ئێوە بێن ئێمە ژمارە تەواوەکەین شێخ ڕێواریش بێتەوە یایشێ بکە بە وەکیل ئێمە کۆبوونەوەکە بڕێوە بەین پارێزگا دانین برانی تورکمانی شێ لەگەڵمان هاتە پێشەوە هاتە پێشنهات سەرۆکی ئەنجومەنی تورکمانە بە حەقیقی و بە فعلی ئایندەینێ بە ئەنجومەنەکە بەڕێوە بەرێ بە تورکمان بڵێ شێخ ڕێواریش بابێتەوە نائیبە ئیشکارەکەی خۆی کە ئەو نائیبە شێخ بە وەکالەت بەڕێوە بە سەرۆکی ئەنجومەن با تورکمان بێشکانی بکە بە کورتی داواکاریەکە عەرەب و تورکمانەکان چی بکەیەوە لەگەڵیان ڕێکەوتن داواکاری عەرەب ئەوەیە جارێ عەرەب ئەم وەزعی زۆر پێخۆشە چونکە ئەمە پارێزگاکەی بەدڵە و ئێستا نایبی محافزەکەی بۆتە محافزیش لەوەر ئەگەر خواخوایانە مەزعاوها بڕا بۆی هەموو شتەکان لە بەندەستیانایە ئێستا هەموو مەسلەی پرۆژە و بەسەرەی ئاوادانکردنەوەی حەویجە و کۆمەڵی حسابات و کە خەویان بوو بەرەو هەڵبژاردنش لە بەدەست ئەوانەوەیە جەماعەتی تورکمان مەزعی مشکلێکیان هەیە دوو بەشن مەسلەی شیعە و سونە لە بەینانایە شیعەکان دوو بەشن لە باتی کاندیدێک چوار کاندیدیان هەیە چوار کاندیدەکە ڕێناکەون لەسەر کاندیدەکە لایەکیان بێ لایەکیان نایە سە لایەکیان ئامادە لەگەڵمان دامنیشن بەس ئەو لایەش دەبەرەوەی ژمارەی کەمە ناسی نەبیستویەکەکە ئێستا خەڵکی کەرکووک چاوەڕێی ئەوە نەبێت کە مزوانێکێتی و پارتیان پرسی پارێزگارێک لا بکەنەوە من پێم وایە مندا هەموو کاتێ داواکارم لە پارتی دیموکراتی کوردستان بەس بۆ ئەندام بەڕێزانە کە ئەو بڕیارە بدەن لە بەرخاتی کەرکووک ئەو ئەندامانە بنێرنەوە ئەگەر ئەویکانی کەشان نێنەوە دام و دەستگا ئەمنی و حزبەکانیش نێنەوە ئەندامەکان بێنەوە بتوانین
ئەو کێشە چارەسەر بۆ داواڵێکی کە مەسەن کاندیدێکی تریشیە بێ بۆی پارتی ئەوە جێگەی باسکردن خۆ هیچ کاتێکی نەبوو ئاەت نییە بڵێن گۆڕانکاریدان ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەیە ئەوە بێم وایە بیانوە لەوەی کە هین بێت. سپاس دەکەم کە کاگرە بازەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە باز لەوەی کە ئێستا مەسەلەن تورکمانەکان و عربەکانیش بەنیازی پێکێنانی لیژنەیەک هەرچەندە کاگ ئەحمەد باسەوە کە لیژنەیەکی ڕاوێژکاریە بەوەی پۆستەکان بە 32 لە نێوان پێکاتەی کورد و عرب و تورکمان دابەش بکرێەوە لەلایەن تورهان مفتی یاریدەری سەرۆکوەزیران عێراق بۆ کاروباری پارێزگاکان سەرپەرشی دەکرێت. دەبێت چی بکرێ ئەگەر ئەمە لە داهاتوودا بێتە کردار و لایەنە کوردەکان دەتوانن چۆن ڕێگری لەمە بکەن؟ وڵا دەبێت بە هەموو شوێ ڕێگری لێەوە بکرێ هەرچەند بەداخەواڵم ئەوە پێشتر پێشنیارێکی خۆمان بوو بۆ کاتێکی گونجاو کە بۆ حەلی موشکیلەکەی زۆر کە لە کەرکووکە ڕوو ئەدرا ئەوە پێشنیارێکی خۆمان بوو بەڵام ئەوان ئێستا دەستگرتنی بەوە ئێمە بە هەموو شێوێ ڕەدەکەینەوەوان پرۆژەیەکی تریشیان تەقدیم کرد لە پەرلەمان کە مەقعدەکانی ینی ئەنجومەنی پارێزگا یان ئەنجومەنی پەرلەمانی عێراق دابەش بکرێت لە هەر یەکە بۆ چوار بۆ پێکاتی عەرب، چوار بۆ پێکاتی تورکمان، چوار بۆ پێکاتی کورد و ئەو ینی لەو چوارەیە منافەسە یەکتری بکرێت کە خۆشحاڵانە ئەوە ڕەتدرایەوە و ئەم پرۆژەیەش بێگومان کاری لەسەر دەکرێت دەبێ کە هەمومان بینیمان خۆشبەختانە هەموو نوێنەرانی کورد بە تێکرا لەو جەلسەی هاتنە دەرەوە و بەوەیە زانین کە ئەوە یعنی هیچ ممارەسەیەک بۆ ئەو دیموکراسیە نامێنێت کە هەموو بانگەشەی بۆ ئەەکەین. ئەگەر ینی مەقعدەکان تەوزیع بکرێ ئیتر هەڵبژاردن بۆ ئەکرێت پێویست ناکە هەڵبژاردن نەکرێ ئەم لە کەرکووک وەکو چەند ساڵە مەحروم کراوە لە هەڵبژاردن بێگومان ئەم جارەش مەحروم دەکرێت و هەر کەسێ هاوڵاتی ناتوانێت ممارەسەی حەقی خۆی بکە کە دەنگدانە. بەڵێ زۆر باشە بەس ئێستا ئەگەرەوەی کە باز لە کێشەی ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کێشەی لەسرە ئەگەر بەم زوانە هەڵبژاردن ئەنجام بدرێت دەتوانرێت کێشەکانی و پارێزگایش چارەسەر بکرێت. هەڵبژاردن دەتوانێت کێشەکان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک چارەسەری بکات. بە کورتی بێ سوپاس دەکەین. من قەنەعەتم وایە هەڵبژاردننی ئەم جارە ئەگەر هەڵبژاردنێکی پاک و نەزیه بێ هەموو پێکەوە دوور بن لە تەزویر و لە خوروقاتانی کە پێشتر ئەکرا کە پێشتر ئێمە بینیمان بەڕاستی لە هەموو لایەنەکان تەزویراتی زۆر ئەکرا ئەگەر هەڵبژاردنێکی پاک بێ و لەژێر چاودێری ینی بەڕاستی ئەگەر نەتەوە گرتوەکان نابێگە هەر لایەنێکی پەیوەندیدار بێبەوە من قەنەعەتم وایە هەر لایەنێک حەجمی حەقیقی خۆی بزانێ پابەند دەبێ بۆ ئەنجامی ئەو هەڵبژاردنەوە و قەنەعەتم وایە زۆربەی ئەو کێشانە حەڵ دەبێت لەبەرەوەی ئێستا قۆڕەکردنی ینی هەموو ئەو پۆستانە قۆڕە کرابوو لە ئێستادا و لە ڕابردووشدا بۆیە ئەگەر هەموو هێزەکان هەموو پێکاتەکان بە حەجمی خۆیان لەو هەڵبژاردنەیە بەردار بن قەنەعەتم وایە زۆر لە کێشەکانی شاری کەرکووک حەل ئەکرێت. دوا پرسیار زۆر بە کورتی ئەگەر لایەنەکان ڕێک نەکەون بارودۆخی شارەکە بەم شێوێ دەمێنێتەوە و ئەمە زیانیشی نایە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی ئەم پارێزگاکان و پەرلەمانی عێراق کە خەڵک بە تاوەتی نەگەڕێتەوە ئاسایی نەکرێتەوە. بە کورتی بێ سوپاس دەکەم. جاوەڵام من ئەوە لێرەوە داوە لە هەموو خەڵکی دەکەین پێویستە ئەگەر بمانێ گۆڕانکاری بکەین لەوەی ئەگەر پەشیمانین لەوەی کە ڕابردوو کردومانە دەبێ هەر بڕۆینەوە شارەکە و دەنگ بدەین بۆی بیگۆڕین. ئەگەر نیگەرانی لەوەی کە ئێستا هاتووە شار بەڕێوەدا هەر ئەبێ بچینە شارەکە دەنگ بدەین بۆ ئێوە وەزع بگۆڕین بە دەنگی ئێمە وەزعەکە ئەگۆڕێ. بۆیە من پێم وایە ئەگەر لە هەردوو دیوەکە بمانێ گۆڕانکاری بێ خەڵک بگەڕێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاگ ئەحمەد زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە دەبێت ئێستا سەرکردایەتی هەموو حیزبەکان چی بکەن بۆ کەرکووک بۆی دۆخەکە ئاسایی لانیکەم بۆ پێش هەڵبژاردن کورد دەتوانێت و کورسیانە بەدەست بێنێتەوە ئەگەر دۆخەکە ئاسایی نەکردو. بە کورتی بێ سوپاس. وڵا بەداخەوە ینی من حەزمە کرد هەموو کورد بە یەک لیست بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە ئەگەر لە شوێنەکانی کەش بە جیاوازی بچوونێنە بۆیە لە کەرکووک بە یەک لیست بچنەوە هەڵبژاردنەکانەوە بۆی کە ئەوە دەرخەن کە سەنجی کورد دەرکەوێت بە تایبەتی لە پەرلەمانی عێراق ئێستا چێ زۆرترین بەقوەترین لیست بێ زۆرتی لەنکان بەلای ئەوە ڕوون بپی هەڵبژاردنەکانی و یاسەکانی سانتیاگۆ. بەڵام ئەوەیە کە کورد دەبێ یەکدەنجی پاراستنیەک ریزی هێزیشی پێدا یعنی هێزی معنەوی هەندێک خەڵکی کوردداوان جو حەزبە جۆرێک لە دەزانی دەسەڵاتەکە ئەو دەسەڵاتە ئەبێ ئەو ڕوحێتە بگەڕێتەوە بۆ خەڵک بۆی بەرگری بکە داوای مافەکانی بکە. باشترین شتیژەوەیە چوونەوە کەرکووک بۆ دەنگدان دەنگ بەشێدا ئارزوی خۆیەتی بەڵام بچێتەوە
و قایمەکەش حیزب کوردستانەکان قایمەیەکی نێگرتویانە بێ هەموو دەنگ بۆ قایمێ بدەن جا دەنگ بە کاندیدەکەی خۆ بدەن ناو قایمەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد عسکەری ئەندامی جوانی پارێزگای کەرکووک کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابووی، هەروەها ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کە لە چەمچەماڵەوە لەگەڵ ماوەی. سوپاس بۆ بینێران برە، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.